وەک ئاماژەم بۆ کرد کە لە نیوەی دووەمی بەرنامەی باسی ڕۆژ میوانێشترم لەگەڵم بێ ئەویش جێمس جێفری نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا هەروەها نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش هەم باڵیۆزی ئەمریکا بووە لە عێراق هەم باڵیۆزی ئەمریکا بووە لە تورکیا هەم لە وەزارەتی دەرەوە کاری کردووە هەم یاردەدەری سەرۆکی ئەمریکا بۆ چەندین پۆسیتکەی هەبووە لە پێشوە جێمس جێفری لە واشنگتنەوە لەگەڵمە بێت سەبارەت بە بارودۆخی عێراق سەبارەت بە ڕۆژاوای کوردستان هەروە سەبارەت بە ئێرانیش پرسیاری لێ دەکەم ئەگەڵ ئێستا میوانەکەم ئامادە بێ لەگەڵ دەست بە گفتوگۆ دەکەم بەرز جێمس ئەم کاتتان باش سەرەتا باڵۆ دەست پێ بکەین لە دوای ساڵی 2003ەوە کە ئەمریکا هات بۆ عێراق کاریگەریی زۆری لەسەر عێراقا هەبوو بەڵام دوای کشانەوەی لە عێراق لە ساڵی 2011 بەڕێزیشتان لە ساڵی 2010 بۆ 2012 باڵیۆزی ئەمریکا بوونە لە عێراق دەڵێن ئێستا ئەمریکا ئەو کاریگەری نەما و شکستی هێناوە لە عێراق بەڕاست ئەمریکا شکستی هێناوە لە عێراق بەڕاستی من توانین پرسیارەکەم بۆ دووبارە بکەیتەوە ببوورە باش ئەمریکا شکستی هێناوە لە عێراق یاخود نا بەڵێ بەڕاستی هیچ گومانێک نییە لەوەی کەوە لە پرسی مامەڵەکردن لەگەڵ ئێران و عێراقدا ئێران کاریگەرێکی زۆری لەسەر عێراق هەیە لەگەڵ ئەوەی کە بەشێکی زۆر لە عێراقەکان پێیان وایە کە نابێت ئێران ئەو دەستێوەردانە بکات وەکو هاوڕەکان لە کوردستان سەرەتا مێسڵایەکی تایبەت بۆ براکانم بنێرم لە کوردستان و هەروەها هەموو ئەوانەی دیکەشکا لە ناوچەکان ڕێزێکی تایبەتم بۆ برا کوردەکانم هەیە من تێدەگەم لەو فشارە گەورەیکەوە ئێران دەیکاتە سەر عێراق و هەروەها لە بەشێکی سووریا کە بەشێکی زۆرش لە خەڵکی دژین و هەروەها ئەو دەستدرێژیەکەوە یاخۆت ئەوەی کەوە لە لوبنان و لە شوێنانی دیکەی ئەنجامەدات ڕەنگە فاکتەرێکیان کاریگەری هەبێت بەوەی کاریگەرییانەوە بێت پەیوەندی بە فاکتەری باش کارنەکردنی ئەمریکا و باش ڕۆڵ نەبینینی ئەمریکاوە بێت لە ناوچەکە لەوەی کەوە لە ساڵی دواییدا بەپێی ئەکتیڤانە بە شێوەیەکی پێویست کاریان نەکردووە بۆ ئەوەی سنوورێک دابنن بۆ فشارەکانی ئێران لە ناوچەکە ئەمریکا ئەکتیڤ نەبووە ڕۆڵی خۆی نەجێڕاوە هۆکارەکەی چی بووە ئەم ناوچەی بەلاوە گرنگ نەبووە بەڵێ ئەمە پرسەیەکی زۆر جوانە من هەموو کەسێک دڵنیا بکەمەوە لە عێراقدا لەوەی کەوە ئەمریکا و خەڵکی ئەمریکا باوەڕیان وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگە بۆیە سەرۆک بایدن چوو بۆ سعودیا و پاشان بۆ ئیسرائیل لەبەر گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو بەڵام خەڵکی ئەمریکا باش تێدەگات لەوەی کە بەرژەوەندەکانمان لە پرسی تیرۆریزم پرسی گاز و نەوت پرسی چەکی ئەتۆمی ئێران ئەمانە هەموو هەڕەشەن بۆچی ئەمریکا ڕۆڵی نەجێراوە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم سێشتەی ئاماژەم پێدا لە ناوچەکە بە شێوکی گشتی من ئەمەوەیە بڵێم کەوا ئێمە ناتوانین ئەمە ڕوون بکەینەوە بۆچی ئەمەمان کارمان لەس ئەمە نەکردو ئەبێ پرس لە ئیدارەی بایدن بکەین ئێستا بۆچی ڕۆڵ نابینن لەم سێ پرسێکە من ئاماژەم پێدا لە سەردەمی ئۆبامایە لە ساڵی 2011 هێزەکانی ئەمریکا لە عێراق کشانەوە باشە ئێستاش بە هەمان شێوە دیموکراتەکان کە بایدن سەرۆکی ئەمریکای ئەو کات جێگری ئۆباما بوو عێراق بەلای بایدنەوە ئەوەندە گرنگ نییە بەڵێ من ئەمەوێ بڵێم کارم کردووە لەگەڵ بەڕێز بایدن سەرۆک بایدن لە ڕابردوو لە ئێستا ئەو پێی وایە عێراق کاریگەریەکی گەورەی هەیە و زۆرش گرنگە بەڕێز بایدن سەرۆک بایزادن چ ئەو کاتی جێگر بوو چ ئێستا کەشکە سەرۆکە لە بڕیاری گرنگی داوە سەبارەت بە عێراق ئێمە تو ئەزانی کە ئێمە کشاینەوە لە 2011 بەڵام هێزە سیاسیەکانی عێراق بە تایبەتی لە پاش ئەوە ڕۆڵی خۆیان نەجێڕا بۆ ئەوەی کەوا ئەوەی ئەمریکا بنیادی نابوو درێژەی پێ بدەن
لەلایەکی دیکەوە من ئەمەوێ بڵێم کەوە لە هێزە سیاسەک لە ئەمریکاش دەنگی پێویست نەبوو بۆ ئەوەی کەوا چلان دموکراتەکان و چلان کۆمارەکانەوە بۆ ئەوەی کەوا ئەمریکا زیاتر درێژە بوونی خۆی بدا لە عێراق من نازانم هۆکاری ئەمە چییە نازانم بۆچی ئێمە بە پێویست هەنگاومان ناوێشتەوە بۆ ئەوەی کەوا لە عێراق بوونی خۆمان فراوانتر بکەین بە تایبەتی لەو کاتی کە دەبین عێراق و ناوچەکە کێشەی گەورەی تێدادا هەیە ئێستا چ کەساتێکە ئەبێ ئەمریکا هەنگاو بەهاوێژێ وەڵامی هەبێت بۆ قەیرانەکان باش بەڕێستان باڵۆزی عێراق بوونە ئایا عێراق بۆچی بەم حاڵەی ئێستای گەیشتووە لە ڕاستیدا عێراق گەیشتووە بەم باردۆخە لەبەر کۆمەڵی هۆکار چونکە جیهانی دەرەکی و بە تایبەت ئەمریکا بە پێی پێویست پاڵپشتیان نەکردووە بۆ عێراق و هەروەها ڕێگان نەگرتووە لەوەی ئێران بەو شێوازە دەستێوەردان نەکا لە عێراقدا من ئەمەوێ بڵێم کەوا چەند خاڵک باس بکەین لەوەی کەوا بەشێکی زۆری هێزە سیاسەکانی عێراق بۆ خۆیان دژی ئەو دەستێوەردانن کەوا ئێران دەیکات لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق بۆیە دەبایە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکاش بە پێی پێویست دەستێوەردان بکەن نەهێڵن کە ئێران بەم شێوازە کار بکات لە عێراق تەماشای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە بە شێوەیەکی گشتی چ عێراق لوبنان سووریا یەمەن وەلیبیا هەر هەموو پێنج دەوڵەتە بەهۆی دەستێوەردەکانی ئێرانەوە تووشی قەیرانی گەورە بوونە لەبەر ئەوەی سیاسەکانیان ڕێگەیەکیان دانەناوە بۆ ڕێگەگرتن لە شارەکانی ئێران و دەستێوەردەکانی ئێران و هەروەها ئەمریکاش ڕۆڵی خۆی نەجێراوە تەنیا با بڵێن لیبیا نەڵێنکەوە ئێستا کە قەیرانێکی فاکتەری ناسەقامگیری لەم پێنج دەوڵەتەیە بە شێوەیەکی سەرەکی بریتە لە ئێران بریتە لە دەستێوەردانەکانی ئێران ئەوە ئێرانە وای کردو عێراق ناسەقامگیر بێ ئەوە ئێرانە وای کردووە کەوا عێراق گەمەم خاڵە بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکا کە لەسەروی هەمیانەوە 5,000 سەربازی لە عێراق لەدەستدا بۆ ئەوەی دیموکراسی لە عێراق دروستکە بەجیانێش بۆی بەم شێوازە ئێران دەستێوەردانی تێبکە یاخود لە کوردستان یاخود لە شوێنەکانی دیکە ئێمە پەیوەندێکی زۆر باشمان لەگە کوردەکانە هەیە لە 91 تاوەکو ئێستاکە بەڵام ئێستا بە پێی ئێوە مادام ئەم ڕاستی ئەزانن بۆچی ڕێگەتان داوە ئێران بەم شێوەیە بێت بۆچی ڕێگریتان لە ئێران نەکردووە بەڵێ ڕاستیەکەی من ئەمەوێ بڵێم کە من وەکو تاک ئەمەم کردووە من لە سووریا وەکو نوێنەری تایبەتی ئیدارەی سەرۆکی پێشووی ئەمریکا کارم کردووە و ئێمە هێزی سەربازیشمان بەکارهێناوە تا ئەندازەیەک بۆ ئەوەی کەوا ئێران دوور بخەینەوە لە سووریا من ئەزانم کەوا بە پێی پێویست ئێمە چالاک نەبووینە بۆی لە عێراق ڕێگە لە ئێران بگرین بەڵام ئەمەش ڕەنگە لەبەر کۆمەڵێک هۆکار بێت لەوەی کەوا نەزانراوە چۆن مامەڵە لەگەڵ پرسەکەدا بکرێت لەبەر ئەوەی بژاردەی جیاواز لە بەردەمدا بووە بەڵام ئەمەش پێم وانە ڕێگەگرتن لە ئێران شتێک بێت لە ڕێگەی سەربازی و ئێمە ئەنجامی بدەین بەڵکو دەبێت لە ڕێگەی دیبلۆماسیەوە ئەم کارە ئەنجام بدەین و وا بکەین کە ئێران وازە دەستێوەردانەکان بێنە لە عێراق و لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش کار بکەین لەگەڵ هاوڕەکانمان لە عێراق و بۆی کە گوێ نەگرن لە ئێران و هەشتێک ئێران پیانی و جێبەجێ نەکەن واتە کۆمەڵێک ڕێگەی جیاواز هەیە وا بکەین کە ڕێگری بکەین لە ئێران باشە هاوڕەکانتان چێن لە عێراقا هاوڕێن یان هاوپەیمانن بەڵێ ئەوان هاوڕێی ئێمەن و ئەوانن خەباتکاری گەورە و نیشتیمان پەروەری عێراقین کە بەشێکی زۆر لەوانە کە لەگەڵ ئێرانش کاریان کردو لەگەڵ ئێمە دۆستن من دەڵێم کەوا شتێکی دروست ئەوەیە کەوا ئەگەر ئەو بژادێ بخێنە بەردەستیان لەوەی کە بزانین کە بچ شێوازێک ماوەڵ بکەن بەڵام هەموویان دۆستی ئێمەن باشە پێشبینیت بۆ دۆخی عێراق چیە ئایا عێراق بەرەو سەقامگیری یان بەرەو شەڕی ناوخۆیی سەرەتا من ئەمەوێ بڵێم کە وا عێراقەکان بە شێوەیەکی گشتی قوربانێکی زۆریان بینیوە و جەنگی زۆریان بینیوە لە جەنگی ئێران عێراقەوە بگرا هەتاوەکو جەنگی یەکەمی کەمدا و پاشان لە شەڕی کوردەکان لە نێوان خۆیاندا و پاشانش جەنگەکە هەڵەب جا و هەروەها کوشتنی شیعەکان لە باشوور و پاشان داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە و پاشان گروپە تیرۆریستەکان هاتنە پێشەوە دوای داعش هات
واتە توام لێ 30 ساڵی ڕابردوودا عێراق بەس بە جەنگی بینیوە ماندوو بۆ لە جەنگی مەدەنی بەڵام دیسان من هیچ گومانێکم نییە لەوەی کەوا پێویستە ئێمە لە ئاستی نێودەوڵەتی وا بکەین کە ئێران دەستێوەردانەکانی سنووردار بکرد لە عێراقدا بۆ ئەوەی عێراق بتوانێت سەقامگیر بێتەوە وەکو لوبنانی لێنەیە وەکو شوێنەکانی دیکە لێنەیە کە دەبینیت کە هەمووی دەرئەنجامی دەستێوەردەکانی ئێران بووە بۆیە باشترین شت ئەوەیە کەوا عێراقیان خۆیان ئەم هەنگاوە بەهاوێژن و تەمەشا بکەن کە ئەو وڵاتانی ئێران دەستێوەردانی گەشتونە چ ئاستێک ئەوە دەرئەنجامی ئەوەیە کە تۆ جۆ لە ئێران ڕابگری بە بەڕستان چەندین پۆستان هەبووە لە ئیدارەکانی ئەمریکا ئەمریکا چۆن لە کورد دەڕوانێت وەکو هاوبەش یان هاوپەیمان زیاتریش مەبەستم هەرێمی کوردستانە بەڵێ ئێمە لەگەڵ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها حتا کوردەکانی ئێران و بەشەکانی دیکەش ئێمە وەکو هاوبەشێک دەمەشان دەکەین ئەمانەیە خەڵکانێکن کاریان لەگەڵدا بکەین ئێمە لە 1970 کارمان کردووە لەگەڵیاندا لە سەردەمی شۆڕشدا ئێمە پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ هەموو هاوڕە کوردەکانمان هەیە لە تورکیا لە پەیوەندێکی نزیکمان هەیە لەگەڵ براکانمان لە عێراق و هەروەها کوردەکان لە سووریا و لە ئێرانش بەهەڵام ئێمە تێدەگەین لەوە هەر چوارەک پارچەکە ئەمە بارودۆخی تایبەتی خۆیان هەیە و ڕێزی ئەوەش دەگرین چ لە عێراق چ لە سووریا چ لە ئێران چ لە تورکیا بەم شێوازێ بەڵام هەمویان بەبێ جیاوازی دۆست و هاوپەیمانی ئێمە ئەمریکا دەڵێت هەرێمی کوردستانێکی بەهێز زامنی سەقامگیری و یەکپارچەی خاچی عێراقە ئێستاش هەمان بۆ چونتان هەیە ئەگەر بکرێ پرسیارەکە دووبارەکە تۆ جۆم لێ نەبوو ئێوە دەڵێن هەرێمێکی کوردستانی بەهێز واتە ئەگەر هەرێمی کوردستان بەهێز بێت زامنی یەکپارچەی خاچی عێراق ئێستاش هەمان هەڵوێستان هەیە کە ئەبێ هەرێمی کوردستان بەهێز بێت بۆ ئەوەی عێراق بە یەکپارچەی بمێنێتەوە بەڵێ بە دڵنیایەوە پرسیارەکەم جۆ لێ بوو بەڵێ بە دڵنیایەوە هاوڕام لەسەر ئەمە یەکەم شت ئەوەیەکەوا لە دەستوردا دەنجیان کراوە دەستور دەبێ بنەمای کارکردنی سیاسی و گەشەپێدانی سیاسی بێ لە عێراق و یەکێ لە کێشەکانش کە لە ڕابردوودا ئەوە بووەکەوە بەتایبەتی لە پاش هەڵبژاردنەوە ئەوەی ئەو هێزانی کە دۆڕان لە هەڵبژاردنەکان کاریان نەکرد بە پێی دەستور و پێشێلی دەستوریان کرد و ڕێگەیان کرد لەوەی کەوا حکوومەتێک دروست بکرێت کە لەسەر بنەمای هەڵبژاردنەکان بۆیە ئێمە پاڵپشتی دەستور دەکەین کە لە دەستورە دەستنیشان کراوە کەوا هەرێمی کوردستان هەرێمێکی دەدان پیانراوە و هەروەها ددان دەنێت بەوەی کەوا دەسەڵات و حکوومەتی تایبەت بەخۆی هەیە ئێمە لەمڕۆ پاڵپشتی ئەو مافە دەستوریە دەکەین پێمان وایە دەبێت جێبەجێ دەکرێت و دەبێتە مای سەقامگیری بۆ عێراق بە دڵنیایەوە باش ئەی سەبارەت بە کێشەکان نێوان هەولێر و بەغدا هەڵوێستان چێ و چۆن نەبینن ئەم کێشانە چێ هۆکاری ئەم کێشانەیە تۆ لە نێوان هەولێر و بەغدایە مەبەست ئەو کێشانەی لە نێوان هەولێر و بەغدا هەن چێ هۆکارەکەیە بەتایبەت لە پرسی نەوت و گازە بەڵێ سەرەتا من ئەمەوێ بڵێم کامە ئەمە پرسێکی ئالۆزە و پرسیارەکەش پرسیارێکی ئالۆزە کە تۆ تەمەشای دەستور بکەی کۆمەڵی ڕۆشن دانراوە لە بەشی دووەمی مادەی پەیوەنددار بە نەوت لە دەستوردا قسە لەسەر ئەوە دەکاکەوە هەرێمەکانش دەتوانن بە یەکەوە لەگەڵ حکوومەتی ناوەندی وەبەرهێنان لە پرسی نەوتدا بکەن ئەمە شتێکە واتە هەموو ئەوانەی کەوا لە پاش دەستورەوە دۆزراونەتەوە بۆیە ئەمە شتێکە کە مافێک کەدا دراوە واتە ئەوەی لە کوردستانەوە بێت ئەوەشی لە عێراقەوە بێت واتە هەردوو لایەنەکە پێویستە بەیەکەوە هەماهەنگکەن لە پرسی نەوت و گازدا نەک یەک لایەن ئەم کارە بکە بۆیە ئەمە پرسێکی یاساییە و ڕەهەندێکی دەستوری هەیە من پێم وایە کە هەماهەنگیەکی باش نییە لەکتەگەیشتێکی باشی یاسایی نییە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر پرسی نەوت ئەمە یەکێکە لە کێشەکان بەڵام من ئەمێت بڵێم ئەمە دەبێت چارەسەر بکرێت لە ڕێگەی سیستەمێکی یاساییەوە تۆ لەگەڵ کۆنفیدرالی بۆ هەرێمی کوردستان تۆ
تۆ لەگەڵ کۆنفیدرالی بۆ هەرێمی کوردستان یاخودنا من بەڕاستی پاڵپشتی ئەوە دەکەم کەوا لە دەستورە هاتووە لە دەستورە دەڵێت کەوا مافی سیاسی و ئاینی و پێکاتە جیاوازەکان لە هەرێمی کوردستاندا پارێزراو بێت پاڵپشتی سیستەمێکی فەدراڵیەکەم کە لە دەستورە هاتووە. زۆر باش با بچینە سەر پرسی ڕۆژاوای کوردستان. ئەمریکا چۆن لە گەری ئاسایکردنەوە پەیوەندیەکانی تورکیا و سووریا دەڕوانێت؟ بەڵێ ئێمە پێمان وایە لەوەی کە کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانش بوونی هەیە و چونکە هەرێمی کوردستان ڕاستە پێگەیەکی دەستوری هەیە بەڵام بەشێکی زۆری کورد لە بەشەکانی دیکە هەیە ئێمە لە ڕووی جوگرافیەوە خوێنوان بۆ ناکەین و هەمویان وەکو یەک تەمەشا دەکەین کە دێتە سەر پرسی سووریا من ئەمەیە بڵێم ئێمە تەمەشای بارودۆخەکە دەکەین لەوەی کە تورکیا خەریکی چییە و بەنیازی چییە لەگەڵ ئەسەددا ئەمە شتێکە کە من ئەمەیە بڵێم کە پەیوەندی باش هەمووشە باشە بەڵام ئایا بەسەر چ نرخێک و لەسەر چه بنەمایەک دەبێت ڕاستە تورکیا کۆمەڵێک کێشەی و نیگەرانی ئاسایشی هەیە لەسەر سنوور لەگەڵ پەکەکەدا بەڵام لە هەمان کاتدا من پێم وایە کە تورکیا هەوڵەداد ڕێگەی تازە بدۆزێتەوە بۆی بچێتە پێشەوە لەم پرسە من پێم وانییە کە تورکیا سەرکەوتوو بێت لە مامەڵەکردنی لەگەڵ ئەسەددا و هەروەها باردۆخەکە بە شێوازێک ئالۆزە کە ڕەنگە بە ئاسانی چارەسەر نەکرێت بەڵام هەموو داهاتووی کوردەکانی سووریاش وابەستەیە بۆی بزانین ئەو چی دەکا و ئێمە لە نزیکەوە چاداری دەکەین. ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان لە هەندێک شوێنە بارەگای هەیە ئایا ڕێگە دەدات ڕژێمی سووریا بێتە ئەو ناوچانە؟ بەڵێ ئەمریکا بە هیچ شێوەیەک ڕێگە نادات ڕژێمی سووریا بێتە نزیک هێزەکانمان لە ڕۆژ ئاوای کوردستان و ئەگەر بێت و ئەم کار ئەنجامدا ئێمە ئاگادارمان کردوەوە کە ئەندەر ئەنجامەکەی خراپ. باش هەڵوێستی ئەمریکا لە بەرامبەر ڕژێمی سووریا گۆڕاوە یاخودنا یان هەر بە وەک خۆیەتی؟ بەڵێ هەمان ئەو هەڵوێستەی کە پێشترە هەمانە ئەمریکا پاڵپشتی نەتەوەی گرتوەکان و بنەماسەرەکەەکانی نەتەوەی گرتوەکان دەکا کە لە ڕابردووە دژی ڕژێمی ئەسەد هاتۆتە ئاراوە لە 2015 کە داواکات کەوا پرۆسەیەکی یەک ئاشتەوایی بێتە ئاراوە لەسەر بنەماوە ڕسانە دەڵەتەکان واتە ئێمە هەمان بۆ چوومان هەیە سەبارەت بە ڕژێمی ئەسەد ئێمە پاڵپشتی ئەو پرۆگرامە دەکەین لە نەتۆگرتوەکانەوە بەرامبەر بڕژێمی ئەسەد هاتۆتە ئاراوە. باش تورکیا بەردەوام هەڕەشەی ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکە لە ڕۆژاوای کوردستانە ئەمریکا ڕێگە بەمە دەدات؟ بەڵێ تورکیا بە بەردەوامی وەکوی کە من دەیبینیم لە 1970 و لە 86ەوە کێشەی گەوری لەگە پەکەکەی هەیە تورکیەکان بە بەردەوامی مامەڵەیان کردو لەگەڵ ئەم پرسەدا و زۆر نیگەرانن لەوەی کە تورکیا هەڕەشەیەکە لەسەر ئاسایش اجتیماعی تورکیا چ لە عێراق چ لە سووریا بۆیە تورکیا زۆر بە دیقەتەوە مامەڵە لەگەڵ ئەمە دەکا و دەیەوێت کۆتایی بەو هێرشانە یا بە ئەو هەڕەشە ئەمنیانە بێنێکە لەسەر خاکەی هەیە و لەلایەن پەکەوە دروست دەکرێت و کەساتی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و هەروەها هەنگاوەکانی دوایشیان هەوڵدانە بۆ لە ناوبردنی ئەم هەڕەشەیە بەڵام پێم وایە هەڕەشەی لە سەرباری ئەو مێژە هاوبەشەی کە هەیە بەڵام ئەمریکا لە 2019ەوە کەوا مامەڵی کردووە لەگەڵ تورکیا ئێمە ئاگادارمان کردوەوە لەوەی کە تورکیا نابێت بە هیچ جۆرەیە هیچ پرۆسێکی سەربازی لە ڕۆژئاوای کوردستان ئەنجامدا من نازانم تورکیا چەند هەنگاوێک ئەنجام دەدا بەڵام تاوەکو ئێستا کەشتەکە بۆ شێوازە کە ئێمە 2019 ڕێکەوتینەکەەوە تورکیا بە هیچ جۆرە هیچ هەنگاوێکی دیکەی سەربازی بۆ دەستێوەردان و هاتنە ناوە و هێرش و پەلەمار بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان ئەنجام نادا چونکە تەنیا لە ڕێگەی سەقامگیریەوە تو ئەتوانی پرۆسەکە باشتر بریتە پێشەوە و ئەو ئاگربەستەی کە لەو کاتەدا ئەنجام درراوە تاوەکو ئێستاکەش کارایە ئەمە نیسکەی 3 ساڵە ئێمە کاری لەسەر دەکەین ئێمە نامانەوێتەوە تورکەکان دیسان بێنەوە پرۆسێکی سەربازی ئەنجام بدەن بەپێ ئەو لێکتەگەیشتنی ئێمە هەمانە ئەوەیە کەوا نابێ بێنە پێشەوە ئەگەر ئەم کارە ئەنجام بدەن ئەمریکا بە خێرایی وەڵامی دەبێت و تووڕە دەبێت چونکە ئەمە تێکشکانی ئەو گرێبەستەیە ئللا مەگەر ڕێکەوتێکی تازە بکەنەوە کە من دووری دەبینم. زۆر باشە با بچین سەر
پرسی ئێران و ئەمریکا و بە تایبەتیش زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی پێتان وایە ئەو گفتوگویانە سەر بگرێت لە نێوان ئەمریکا و ئێرانە بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی؟ بەڵێ ئەمریکا حکوومەتی ئەمریکا و ئیدارەی بەڕێز بایدن پابندە بەوەی کەوا بگەڕێنەوە بۆ گفتوگوکردنستان لەسەر پرسی ئەتۆمی ئەگەر بێت و ئێران ڕازی بێت لەسەر ئەو مەرجانی کە ئەمریکا دایناوە ئەگەر بێت و ئەم ڕازی نەبێت و بەردەوام بێت لەسەر پێشەلکردنی ئەو مەرجانە ئەوە ڕێکەوتن ڕوونادا ئێمە کار دەکەین لەسەر ئەمە چی ڕوودەدات من ئەڵێم ئەگەر ڕووبدات یا خۆڕەنەدات ئەمریکا دڵنیایە بێتەوە لەوەی ناهێڵێت ئێران بگات بە خاوەنێکی ئەتۆمی. ئەو ڕەشنووسەی ئێستا کە هەیە هیچ زانیاریت لەسەری هەیە؟ بەڕاستی ئەو ڕەشنووسەیکەوە هەیە لە ڕابردوشدا هەبووە کە هەموو لایەکان ڕێککەوتونە لەسەری و ئەمریکەکان و ئەوروپیەکان و ڕووس و چینەکان ئاگاداری ئەمان ئەوە بووە کە ڕەشنووسێکی بنەڕەتی بۆ لە 2015 لە سەردەمی ڕابردووی ئۆبامان جامدراوە پاشان ترەمپ لێ هاتە دەرەوە ئێرانەکان ڕوونکردنەوەی پێویستیان داوە و تێگەیشتیان هەبوو بۆ ئەو ڕەشنووسە تا ئەو ئەندازەی کەوا ڕازی بوونە بەو ڕێکەوتنێکەوە هەیە تاوەکو ئێستاکە بۆ چوونی ئەمریکا لەسەر ئەو ڕۆژنووسە نەگۆڕاوە بۆیە ئەبم بە بنەمایەکشە بۆی کە گفتوگەکان دەست پێ بکاتەوە بەڵام وەکو ئاماژەم پێدا کۆمەڵێک ڕێوشێن هەیە کۆمەڵێک مەرج هەیە ئەبێ ئێران بگرێتە بەر تاوەکو ڕێکەوتنێکی دیکە ئەنجام بدێت پێشم وانییە کەەوە ئەمریکا ڕازی بێ بە هیچ مەرجێکی تازەی ئێران لەم پرسە و ئەمە پاڵپشتێکش هەیە لە ئاستی ئەمریکا بۆ ئەوەی کەوا ڕێکەوتنەکە بە شێوازێک کرێت لە بەرژەوەندی هەمولایەکدا بێت چکە بە تایبەتی کۆنگرێس زۆر بە حەزەرەوە تەمەشای ئەوە دەکات کە ئایا ئەمریکا بە چه مەرجێکی ئێران ڕازی دەبێت. باشە ئێران داوای گەرانتی دەکات بۆ زیندووکردنەوەی ئەم ڕێکەوتنامەیە ئایا ئەمریکا ئامادەیە گەرانتی بە ئێران بدە؟ مەبەستم لە دوای بایدنیشەوە ینی سەرۆکیشتر نێتن ڕێکەوتنامەکە لۆشێنێتەوە. بەڵێ من نازانم کەوا پێم نازانم کەوا گفتوکان بە چه ئاراستێک تاوکو ئێستا ڕۆشنەوە بەڵام من دەمێ بڵێم هیچ ئیدارەیەکی ئەمریکا ڕازی نابێ و پابند نابێت بە هیچ ڕێککەوتنێک کە بەدڵی ئەمریکا بێت و بەو شێوازە بێت کە دەیخوازێت چونکە هەر ڕێککەوتنێک بێت دەنێرێت بۆ کۆنگرێس تاوەکو ڕەزامەندی لەسەر بدرێت لەوێ ڕەت دەکرێتەوە بۆیە من دڵنیام لەوەی کە هیچ ئیدارەیەک ڕازی نابێت بە ڕێککەوتنی لەگەڵ ئێرانە ئەگەر بێت و بە پێی مەرجەکانی ئێران و گرنتی دابێ بە ئێران. پێتان وایە ڕێک بکەون؟ من نازانم کە دەگەن بەڕێکەوتنیان نا بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئێران دەوەستێت لە بوونی مەرجی تازە و پێشکردنی مەرجی تازە و دەگەڕێتەوە بۆ ئەو گفتوگۆ لە تەگەیشتنی لە 2015 هەیە نا ئەگەر نەگەڕێتەوە بۆ ئەوە ئەمریکا بە هیچ جۆرە ڕێکەوتن ناکات لەگەڵ ئێرانە ئللا دەبێت بگەڕێتەوە بۆ ئەو مەرجانی کە لە 2015 گفتوگۆی لەسەر کراوە لەگەڵ ئێران باش ئەمە تێدەگات. خوێندنەوەت بۆ ئەو گفتوگۆیانە چییە؟ مەبەستم لەوەیە ینی ئەبینیت کە هەردوو لا بگەن بە ڕێکەوتن ینی نەرمی نواندن هەیە لە هەردوو لایەنەوە؟ بەڵێ من دەتوانم قسە لەسەر ئەمریکا بکەم چونکە لە ئەمریکا لە ئیدارەی ئەمریکا نەرمیەکی زۆر کەم هەیە سەبارەت بەوەی کەوا ئێران بگەڕێتەوە سەر دانوستانەکان دەبێت بەو شێوازە بێت لەسەر ڕەشنووسی 2015 هەیە بۆیە کاتێک ئێران هات و نەرمی نواند و وازیەنا لە مەرجی تازە و وازیەنا لە پیتانی یۆرانیۆم بەم شێوازە ئەتوانین بڵین کەوا گفتوگان دەچێتە پێشەوە بەڵام ئەمە پرسیارەکە دەبێت ڕوبەڕووی ئێران بکرێتەوە ئەگەر ڕێککەوتن ئایا ڕۆلی ئێران لە وڵاتانەی کە باست کردن لاوازە بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ بەڕاستی ترسی من ئەوەیە کەوا ئەگەر پارەی زیاتر بچێتە بەردەستی ئێران و لە بەپێ ڕێکەوتنەکە و لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنێکە هەیە ئەو کاتە ئێران پارەکە بەکار دەهێنێت بۆ فراوانکردنی هەوڵەکانی خۆی و دەستێوەردانی زیاتر لە وڵاتانە من پێم وانییە گەڕانەوە بۆ ئەم ڕێکەوتنە هیچ سوودێکی دەبێت
بە تایبەتی هیچ کاریگەریکی نابێت لەسەر ڕۆڵی ئێران لەوەی کە ئەو کارە نەکا کە ئێستا دەیکات لەو پێنج وڵاتی ئاماژەم پێدا بۆیە ئەمە ترسی سەرەکی منە پێم وایە کە بەڵێ ڕێبێ ڕێگری بکەین لەوەی ئێران نەگا بە چەکی ئەتۆمی بەڵام لە هەمان کاتدا هەر پارەداکردنی و گەڕانەوەیەکی پارە بۆ ئێران ئەوە وا دەکات ئێران بەهێزتر بێ بۆی دەستێوەردانی زیاتر بکات لەو ناوچانە بۆیە ئەبێ ئەمریکا ڕێگەی فشاری دیکەش بەکاربێنە تاوەکو ڕێگە بگرێت لەوەی کە ئێران دەستێوەردان بکات لەگەڵ ڕێکەوتنەنی من نەخێر ئەوەم نەوتووە من تەنیا وتم کەوا ئەم ڕێککەوتنە لە ڕوویکی باش و ئەگەر بێت و چارە بەجێ بکە بەڵام قورسە بۆ ئێران کەوا بتوانێت ئەگە بتوانێت ڕێگە بکرێت لەوەی ئێران نەگا بە چەکی ئۆتۆمی ئەمە باشە بەڵام لە هەمان کاتدا ئێران بتوانێت نەوتش بێتە درەوە ئۆکەی بەڵام ئەگەر بێت و پارەداکردنەکە بە ئاراستەیەک بێت کەوا ئێران دەسەڵاتی بەرفراوانتر بێت و بتوانێت زیاتر ئەوە دەستێوەردان بکە ئەمە کارێکی خراپە بۆیە لەمڕۆ من ئەمێ بڵێم کە ئێمە ئەتوانین سوود وەربگرین لەو ڕێکەوتنی کەوا هەیە بە شێوازێک بێت ڕێگە بدۆزینەوە لەوە وا بکەین کە ئێران چی دیکە دەستێوەردان نەکات و ڕێگری لێ بکەین باش نیگەرانەکانی ئیسرائیل لەبەر چاوەگرن بەڕاستی من ئەمێ بڵێم ئەوەی کە من دەیزانم ئیسرائیل پێی وایە کەوا ئەم ڕێکەوتنە خراپە لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکانیە پێیان وایە کەوا ئێران هەڕەشەیەکی وجودیە لەسەر بوونی ئەمریکا لەسەر بوونی ئیسرائیلش ناوچەکە پێم وایە لەگەڵی نین سپاس بۆ بەڕێز جێمس جێفری نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش هەروەها نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ کاروباری سووریا هەروەها باڵیۆزی پێشووی ئەمریکا لە عێراق و لە تورکیا کە لە واشنگتنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس Thank you for having me, and again, hello to all of my friends in Kurdistan. زۆر سپاس. ژووری هەواڵم پێش یاخود باسی ڕۆژم پێشکەشکردن هەر لە خۆشی دابن.